دوای مشتومڕێکی زۆر و هەروەها دانیشتنی بەردەوام و یەک لە دوایە کە لە ئەنجامدا ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵێک لە بەرگە گرنگەکانی پرۆژە یاسای بودجێ بۆ ئەم ساڵ و دوو ساڵی داهاتوویش پەسەند کردو، بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە هەڵوێستی هەندێک لایەن بە هاوکاری لایەنە شیعەکانە دژ بە قەواری هەرێمی کوردستان و زەرەر و زیانگەیاندن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وکو پارتی دموکراتی کوردستان و فراکسیۆنەکەی لە پەرلەمانی شەوباسی لێوە دەکەن. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئەنجامەکان و کاردانەوەکانی ئەم هەڵوێست و بڕیارانە زیاتر دەپرسم لە بەڕێز حەسەن جەباری چاودێری سیاسی لەگەڵم دەبێت لە سلێمانیەوە. بەڕێز حەسەن، ئەم کاتت باش، ئەوەی کە بینیمان مشتومڕێکی زۆر بوو لەسەر پرۆژە یاسای بودجە پشکی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆچی هەر کاتێک کە لایەنە شیع و سوننەکان لە نێوان یەکتریدا ناکۆکن، بەڵام کە دێتە سەر هەرێمی کوردستان هەموو دژ بە کورد یەکەگرن و بە پاڵپشتی هەندێک لایەنی ناوخۆیش هەوڵی لاوازکردنی قەواری هەرێمی کوردستان دەدەن. کێ لێی سوودمەند دەبێت؟ بەڵێ زۆر سپاس. دەربارەی پرۆژەی یاسای بودجە ئەو ڕۆشنووسەی کە ئێستا مشتومڕی لەسرە و قسەی لەسرە بەداخەوە ویستم بڵێ تێبینیەکی گشتی بم لەسەر کۆی دانیشتنەکان جارە پێشە موشەی ئیدارەکردنی ناو پەرلەمان ئەو ژینگەیە و ئەو فۆزەی کە هەیە، یعنی زۆر ئاستەمە پەرلەمانتارانی ئێمە بە تایبەتی یعنی ئەوەی بەناجێکی نیشتیمانی و نەتەوەی کارەکە بتوانێت بە ئاسانی ئەو مادانەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان جێبەجێکە و جێگیریکە. بۆی من دەستخۆشی لەو پەرلەمانتارانە کەم بەڕاستی شەونخونیان کردووە بە شێوەیەکی زۆر باش داکۆکییان کردووە، ئەوانەی هەڵبەتە باڕاستەیەکی نیشتیمانی و نەتەوەی و هەمیشە چاویان لەوەیە کە قەوارەی هەرێمی کوردستان وەکو یەک تەماشاکرێ بە پێی دەستور. طبعاً ئەو ژنگی کە دروست بۆ ناو هۆڵی پەرلەمانە هەمومانەی بین لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و متابعەیەکەین بە حکمی نزیکیمان لاندن پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان ئەتوانین جەوێک یعنی لە لەواچێک جەوێک لە موئامەرە جەوێک لە پلانگێڕی هەبێ بۆی هەیبەت و شکۆی هەرێمی کوردستان یان پێگەی کە هەرێمی کوردستان هەیەی وەکو خۆی نەبێ. ئەگەر ئێمە یەک فلاشباک بگەینە بگەڕینەوە دواوە لە دوای دروستبوونی کابینەینەوە یەکەم مبادرە کە بەڕێز سەرۆکی حکومەت کردیەوە بوو سەردانی بەغدای کرد بۆی گفتوگۆیەک لەگەڵیانە بکە بۆی بەچی سیغەیە بگەینە دەرەنجام تەفاومێکی باش و دوای ئەوەش کە حکومەتی محەممەد شەیاع سوودانی دروست بوو جنابی کاک مەسرۆک و سەرۆکی حکومەت و لەگەڵ تیمێکا سەردانی بەغایان کرد، دوای تیمەکانی کەش بەردەوام بوون لە سەردانەکە بۆی سیغەیە. هەڵبەتە هەمومان ئاگدارین کە بە شێوازێکی پرۆتۆکۆلی بە شێوازی ڕێکوپێک وەرەقەیەک دانرا هەم وەرەقە سیاسیەکە هەم ئیتیفاقە حکوومیەکەیشەوە. ئەوەی ئەیبینی ئەمڕۆ کە بە زۆری و بە داکۆکی زۆری ئەوانەی کە لە خەتی یان لە ڕەوتی نیشتیمانی و نەتەوەی کارەکەن بە زۆر ئەو خاڵانە جێبەجێەکەن کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە کەمە بەداخەوە جاریش کە پێمانەڵێ جاری کە ئاماژەیە کە ژینگەی عێراق ژینگەیەکە یانی بۆ پێکەوە ژیان بۆ ئەوەی دەستور جێبەجێ بێ وەکو پێویست نییە بۆ ئەو مادەی کە ئێوە باستان کردیانی ئەو بڕگەی کە بەداخەوە بەشێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕەوتێک ناو یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەڕاشکاوی ئەیانەی هەمیشە ئەو درزە دروست بکەن چۆن لە 16 ئۆکتۆبەرە ئەو درزیان دروستکەی سا بە جۆرەیەک کە لە ناحیەی یاساییەوە ئەتوان ئەیانەوێ ئەوە بکەن هەرچەنە ئەوەی دەستوری باش خوێنوو بێتەوە ئەوەی سەیری مادەکانی دەستور کە بەواسحی ئەمە باتڵە بێتەوە. ئەنجاری کەم هەوڵە ئەتوان بڵێم هەوڵێکە سەر ناگری. ئەگەر ئێمە بڵین ئەو ڕەوتە نیشتیمانی و نەتەوەی هەیە لە پەرلەمان سکاڵای خۆی تەقدیم کا لە محکەمەی ئێتیحادی ئەتوانی ئەو فەشەل پێێنێتەوە. بەڕێز جەباری ئاماژەتان بە دەستور پابەندبوونی دەستور کرد لەلایەن حکوومەتەی عێراقەوە ئەزمونێکی دوور و درێژمان لەگەڵ حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق هەیە جگە لەوەی کە پابندی دەستور نەبوونە تا ئێستا، بەڵام لە کاتی ئێستادا ئەوەی کە بینی ومانە ئایا پێتان وایە دەستێکی دەرەکی هەوڵی تێکدانی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا دەکدات لە ڕێگەی ئەو لایەنانەوە کە ئەوێت؟ خۆی بەداخەوەکەوەی باسم کرد یعنی ئەگەر ئێمە بگەڕین بە دوای ئەوەی دیفاع لەم هەرێمە بکەین کە قەوارەیەکی یاسا و دەستوریە ئەبێ هەموو حزب و سیاسی هەموو حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەوەی نوێنەریان هەیە لە پەرلەمان پێشتر ئەبێ ڕێککەوتان بەداخەوە دیارە ئەم ڕێککەوتنە نەبووە هەندێک زۆر بەڕاشکاوی باسیەوەکەنەوە تۆڵەیەکە لە هەرێمی کوردستانیەکەنەوە تۆڵەیەکە لەوەی لە پەرلەمانی کوردستانە هەبوو ئەیانێ شەڕەکانی ئێرە بنەوە بەغا بۆیە لە هەندێک خەڵک ینی هەندێک لایەنی سیاسی یان هەندێک گروپ چی لە ناو شیعە چی لە ناو
حزبی سیاسی ئەمانە هەوڵێن بە ئاراستەیەک بڕوە کە ئاراستەکە خزمەت بە هەرێمی کوردستان نەکا، خزمەت بەم قوارەیە دەستوریە نەکا. دوجار چۆن ئیستا کەرکووک ئەو کاتە لە ژێر سایی پێشمەرگا بوو هەمومان شانازیمان پێوا کرد، ئەو لایەنی کە خەرقی ئەو اتفاقی کرد کە خەرقی ئەوەی کرد، ئەو لایەنە ئیستا خۆی معاناتی هەیە و کێشەی گەورەی هەیە چۆن هاتوچۆ بکە و چۆن بتوانێت لە کەرکووکە ئامادەیە بێ. هەڵبەتە بۆ ئەم جارەیشان ویستیان بەو نەزع بەوە تیجار دیارە گروپێکی شێ لە شیعە بەداخەوە ئەوانە مولزەم نین بە وەرەقە سیاسی کە هاوپەیمانی بەڕێوەبردنی ئیدارەی دەوڵەت کە هەم یەکێتی ئەم پارتی کە شیعەکان و سونەکانی تیا مەفروزە هەم ئیلتیزام کەن بە وەرەقە سیاسیەکەەوە ئیلتیزام کەن بە ئەو پرۆتۆکۆل و ئەو اتفاقی کە هەبووە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لەناو حکوومەتەکەی محەممەد شیعسوودا. هەڵبەتە منەمێ زاویەکیش باس کەم، یعنی ئەوەی زۆر گرنگە ئەم حکوومەتە تا ئیستا باشێنایەتی مەبەسم حکوومەتی ئیتیحادیە ویستێتی هەندێک کێشە و گرفت لە بینی ئێمە و ئەوانە هەیە چارەسەری بکە و ڕێگە چارەسەری بۆ دابنێ و ئەو شایستە دارایانە هەیە چارەسەر بکرێ بەتای مەلەفی ئابووریە، مەلەفی پێشمەرگەیە، کۆمەڵە مەلەفی هەڵواسان. بەڵام دیارە ڕەوتێکەیە لە ناو شیعە نایەنەوێ هەم وەکو کەسایەتی ئەم کەسە سەرکەوتوو بێ هەم ئەگەڕێتەوە بۆ نیزاعێکی ناوخۆیان. بۆ ئەمە ڕێکدانەوەی هەیە وەکو باسم کرد لەسەر مستحقات و شایستەی هەرێمی کوردستان کە لەو بڕوایم ینی بەداخەوە ئێمە ئەبێ دیفاعمان لەوە کردە پاشەکەوتی موچە کە پارتی پێشنیارێکی باشی تەقدیم کرد کە لە ساڵ 12 ئەو پاشەکەوتی موچە بدرێتەوە نیوەی لەسەر هەرێمی کوردستان بێ، نیوەکەی لەسەر حکوومەتی عراقی بێ کە ئەمە موژدەیەکی زۆر خۆشە بوو بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە شایستی خۆیان وەرگرن، کە استحقاقاتی خۆیان وەرگرن. بەداخەوە هەندێک کەس تەنیا بیر لە چوارچێوەی حزبەتی بەرتەس کاتەوە و زۆر جار بەداخۆیان واکەن سمعی سیاسی حزبەکەی خۆشیان لەکەدارکەن، یان ڕەنگە لە ناوم حزبە خەڵکی تێکۆشەر و خەڵکی نیشتمان پەروەروانە بۆ ئاراستەیە، بەڵام دیارە ئەوانە باڵادەستنی ناتوانن ئاراستەکە بگۆڕن بەو ئاراستە ئیجابی کە هەیە. باشە بەڕێز جەباری ئاماژەت بەوە کرد تێپەڕاندنی بودجە بەدەستکاریەوە کۆستا هەیە هەندێک لە بڕگەکانی نادەستوری بۆ بەڵام دەتوانێت سکاڵا لە دادگای فدرالی تۆمار بکرێت، بەڵام دادگای فدرالی خۆشی نادەستوریە دەکرێت پشت بەم جۆرە هەوڵانە ببەسرێن لە چ ڕێگەیەکی دیکە هەیە بۆی کە کورد بتوانێت بە مافە سەرەکیەکانی خۆی بکات؟ بەڵێ من ڕاشکارن لەسەر بابەتە قسەم دیار محکەمەی ئیتیحادی بەپێی یاسا و بەپێی دەستور ئەزانین پێگنێراوە، بەڵام بووەتە ئەمری واقع بووەتە دیفاکتۆ. هەڵبەتە لەو دیفاکتۆش لە دەستورە زۆر بەڕەوانی زۆر بەوازەح مادەیەکی تایە کە تەعاملی حکوومەتی ئیتیحادی ئەبێ لەگە هەرێمی کوردستانە بێ. دیار لەمەیان ئەوانەی شارەزان لە بواری یاسا و دەستورە زۆر باشەزان ئەمە بۆ خۆی ینی وەرەقەیەکی سەرکەوتووە، وەرەقەیەکە ڕێگەگە تۆ تاقدیمی محکەمەی ئیتیحادی کە یەکێتە زمنی ڕۆتیناتەوە بێ هەرێمی کوردستان بیباتەوە. خۆ ئەگەر محکەمەی ئیتیحادی ڕێیەکی کەی هەبووەکو چۆن ئەوانی کەی بە سیاسی کردو دەرەکەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە ئەمەش بە سیاسی کە ئەمە ڕێگەیەکی ڕاست و دروستی ئەمەیە. یعنی ئەجنا تۆ لەو بڕگەی کە پێشتر لایەنە سیاسیەکان اتفاقیان لەسەر کردو بوو و حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان اتفاقیان لەسەر کردو بەڕاستی ئەبوایە وەکو خۆی بچێتە سەر، بەڵام وەکو باسم کرد ئەو ژینگەیە ئەو فەوزایە ئەو بێسەروبەرەی بەداخەوە کەواڵێم لە ناو قوبەی پەرلەمانی عێراقیە هەیە بەڕاستی زۆر زەحمەتە تۆ توانین بڕگەکان ئێمە زۆر متابعە و چاودێری وەزعەکانمان بڕگە هەیە یاسا هەیە ئالێرە بە قەڵەم ئیزافەکراوە بە پەلەی ئیزافەکراوە، یعنی زۆر بێسەروبەری تیا کە ئەم پەرلەمانی عێراق نەیتوانێت وەکو پێویست ئیدارەی ئەم جەلسانە بکە ئیدارەکە وا بێ بتوان ینی بۆ نمونە هەندی ڕێوشێنی یاسایی هەیە بۆ تعدیلی یاسا بۆی لیژنەی دارایەکە کە زۆر باسکرا لە هەندێک شوێن ئەوانەی مختصن باسییان کرد زۆر جار هەر بە قەڵەمێک ئیزافە کراوە لەوێ تەسبیتی لەسەرداوە لەبەرەوانە لەم جەوە لەم فەوزایی کە هەیە ئەیانێ هەندێک بڕگە و مادە هەیە تێپەڕن کە خزمەت بە ئایندەی ئەو پەیوەندیانە ناکا کە لە نێوان هەرێمی کوردستانە هەیە لە بیان حکوومەتی ئیتیحادی هەیە. بەڵێ ئەوەی کە لێرەدا ئەمێ ئاماژەی پێ بکەمەوەیە کە لە ساڵی 2014ەوە بودجە موچەی هەرێمی کوردستان بەردرا پشکی هەرێم لە سەدا 17 کەم کرایەوە لە ئێستا لەم پرۆژە یاساییە نوێ بۆ لە سەدا 12.67 بەڵام هەرێم هەر ئامادە بووە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان و پاراستنی دەستکەوتەکانی لەگەڵ بەغدا ڕێک بکەوێت. چه بژاردێکی دیکە لە بەردەم هەرێمدا ئەگەر هەر بەم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێم و هەروەها لەگەڵ ڕێککەوتنەکانی و جێبەجێکردنی دەستور بەرامبەر بە هەرێمی کوردستان بکرێت؟
ئەگەر هەموو لایەکمان تەمان خوێنەوەمان هەیە بۆ دۆخەکە زۆر جار لێرە و لەوێ ئەمان بیست و هەندێک دەنگی پۆپۆلیست و هەندێک ڕێیان دروست کرد و کەوا هەرێمی کوردستان نایە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێبکەوێ نایە مزەکەری تەفاهمی بێ ناچێتە پێشەوە هەموو ئەمانە پوچەڵ کرایەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی ئەوەی پێویستە لەسەر شانجی لە ڕووی یاسا لە ڕووی دەستور لە ڕووی ئەوەی کە لیژنەی چاودێری و دارایی حکوومەتی ئیتیحادی بێ هەموو ئەوانی پێویستە لە میلاکات چەند مۆزەفت هەیە چەند فەرمانبەرت هەیە ئێستا هەمووی ئەمە یا بە حکوومەتی ئیتیحادی ینی تا ئەو وەزع هەبوو پێشتیاون حکوومەتی هەرێم نایەوە بکە حکوومەتی هەرێمە مەنگاوینا زۆر بە سەربەرزانە و بە شێوەیەکی پرۆتۆکۆلی جوان اتفاقەکە کرا لەگەڵ حکوومەتی تا ئەم نقطەیە ئیستا حاڵێکی کە دروست بووە ئیستا ئەبینین تەوژمێک لە ناو شیعەکان و ڕەوتێ لە ناو شیعەکان ئەیەوێت وەکو باسم کرد ئەم ئاراستەیە بە ئاراستەیەکی کە بکە واتەوە وا لە هەرێمی کوردستانەکە لە ڕووی داهاتە وەکو پێویست نەبێ لە ڕووی سربەخۆیەک و پێویست نەبێ خۆی مازانین کە تۆ مەلەفی نەوت لە ڕێگەی سۆمەوە بڕوە تاسی لە دیبلۆماسیەتی ئێماکە تاسی لە علاقاتی ئێماکە تاسی لە پەیوەندیەکانی ئێماکە وەکو هەرێمی کوردستان لەگەڵ ئەقلیم و لەگەڵ دەوروبەر و لە ئاستی جیهانیە بەڵام سەرایە ئەوە لەبەر خاتری ئەوەی ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان باشتر بێ و فەرمانبەران باشتر بژین و بتوانێت علاقەیەکی باشتر هەبێ لە ڕووی ئەمنی یاسایی لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە هەموو تەسیع درا بە هەموو ئەم شتانە لە پێناوچی لە پێناو کۆمەڵی خاڵی گرنگ کە سەقامگیری ئەمنیە سەقامگیری دەرونیە و جۆرێک ئەوەی ئەمڕۆ باوە لە دنیاە تۆ خەڵکی خۆت خۆشگوزەرانکەی ئەمە هەمووی ئەم خاڵانە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی بووە بە هەر دەرفەتێک بێ ئەمە بکە بەڵام طبعا لە چوارچێوەی یاسا لە چوار دەستور و لەو چوارچێوەی کە کەرامەتی ئینسانی خود پارێزراو بێ خۆ تۆ نابێ وە لە خەڵکەی یان بەو ئاراستەیەک بێ کە هەندێک لایانی سیاسیان ڕەوتێک لە لایەنێکی سیاسیەوێ لەسەر هەموو عزت نەفس و لەسەر هەموو ئەوەی کە خەڵکی کوردستان یان بینای کردووە بیڕوخێنێ بەم بەسێکی مادی سەڕ زۆر باش باڵێ بەڕێز حەسەن جەباری چاودێری سیاسی زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.